فیلمی ڕێگاکان لە سیناریۆ دەرهێنانی هونەرمەند ئەژین کاوەیە و چیرۆکی ئەم فیلمە باز لە ڕووداوەکانی ساڵی 2014 ئەکا کاتێک تیرۆریستانی داعش هێرشەکەنە سەر شەنگال و گوندەکانی دەوروبەری. ئەم فیلمە لە چەندین فێستیڤاڵی نێودەوڵەتی بەشداری کردووە و چەندین خەڵاتی بەدەستهێناوە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم فیلمە و ئەو خەڵاتانەی کە بەدەستهێناوە میوانداری هونەرمەند ئەژین کاوەمان کردووە. ئەژین بەخێر بێ. سپاس بۆم دەرفەتە. ئەمێ لە سەرەتاوە تەبان وێرای پیرۆزباییکردن لە بەدەستهێنانی ئەو چەندین خەڵاتە و بە هیوای کار و داهێنانی زیاتر ئەمێ پرسم تا چەند بەدەستهێنانی ئەو خەڵاتانە بۆ ئێمە گرنگە بە تایبەت بۆ سینەماکارانی کورد. بەڵێ ڕاستە زۆر سواز بۆم دەرفەتە سەرەتا ڕاستی یەکێک لە گرنگیەکانی ئەو فێستیڤاڵانی دەرەوە ئەوەیە کە تۆ کۆنتاکت پیا ئەەکەی لەگەڵ سینەماکارەکانی دەرەوەی شارەکە دەرەوەی وڵاتەکەت زۆر ناوخۆ نابێت کە ڕەبتبی بە شوێنێکی معەنەوە سنوورێکی دیاری کراوە لەو سنوورە هەنگاوەنی بەرەو بەڵێ بەرەو دەرەوە ئەوە شتێکی زۆر گرنگەوە ئەو فێستیڤاڵانە ئەنی کوردستان بەگشتی چیرۆکی زۆر بەهێزی تایە هەم ناخۆش هەم حەزین و هەم چیرۆکی بەهێز کە دڵخۆشکەریشە لەبەرەوە ئەو گێڕانەوەی چیرۆکانە زۆر گرنگە بۆ ئێمە لەبەرەوەی کە ئێمە ئێستا لە سەرەتاین و هەوڵین کە فیلم دروستکەین و سینەمای کوردیمان هەبێ گرنگە کە بەگشتی وڵاتانی دەرەوە بمان ناسن لەبەرەوە دەستکەوتنی هەر خەڵاتێک تەرکیزی وڵاتەکان زیاتر ئەچێتە سەر وڵاتەکە و بۆ ساڵی داهاتوو یاخود بۆ بەرەو پێشچوونی فیلمەکان زیاتر بە چاوێکی ترەوە سەیرەکرێت. باسی فێستیڤاڵ و خەڵاتەکانمان کرد جگە لە بەدەستهێنانی خەڵات بەڵام وەک خۆت وتانی خۆی لە خۆیان بەشداریکردنی سینەماکاری کورد لە بۆنەوە فێستیڤاڵە جیهانیەکان کاریگەری باشی هەیە لەسەر ئەوەی ئێمە بتوانین هەم بیرۆرا بگۆڕینەوە لەگە هونەرمەندانی دەرەوە هەم کاریگەری لەسەر کاری داهاتوومان هەبێت سەرنج و تێبینیت ڕاستە بەدڵنیاییەوە ئێستا بەشداریکردن لە هەر فێستیڤاڵەکە دواتر کۆنتاکتت لەگەڵەکەن هەندێک جار پرۆدیوسەرەکان هەندێک جار دایرێکتەر هەندێک جار شەریکەی پرۆدەکشنەکان ئەگەر ئەوەش بزانی ئەینەری بۆچی فێستیڤاڵێک لەبەری فێستیڤاڵ زۆرە و هەنێکی هەن زۆر سەرەتایین یاخود هەنێکیان بەڕاستی باش نین بەڵام ئەگەر بزانین نێودەوڵەتی هەیە لۆکاڵیە لەسەر ئاسی ئەو وڵاتە بۆ نمونە بالضبط لە شارێکی بچووکە لە ناوچەی جۆرە فێستیڤاڵەکان بەڵێ ڕاستە ئەگە بزانی بۆچی ئەنێری دواتر ئەم کۆنتاکتە دروست دەبێت بۆ دیستریبیوشنی فیلمەکەت بۆ بڵاوکردنەوەی بۆ داهاتوو ینی شۆرت فیلم هەنگاوی زۆر نانێت بەڵام دوای ئەو ئەگەر بتێ فیلمێکی فیچە فیلم دروست بکە یاخود ئەگەر بتێ شۆرت فیلمەکەت بگاتە فێستیڤاڵێکی زۆر باش یاخود پرۆژەی داهاتوو پرۆژەی بزەبێت ینی یەکێک لە خاڵەکانی دروستکردنی کورتە فیلم ئەوەیە کە وەکو سیڤیەک بۆ خۆت سەیری ئەەکەی کە دواتر بەمە ئەچیتە بەردەم شەریکەکانی تر یاخود ئەو کەسانەی کە بەرپرسن لە دروستکردنی فیلمەوە خاوەنی ئەو دەسەڵاتن کە ئەڵی ئەمە توانای منە یاخود ئەمە بیرکردنەوەی منە ئەمە ڤیژنی منە و ئەمێ ئەم فیلمە دروستکەم لەبەرەوە زۆر گرنگە بەدڵنیاییەوە. ئەژی من ئەمێ پرسیارێکی کە بکەم بۆ ئێمە کامەیان گرنگترە ئیشکردن بۆ نمونە ئیشی ئارت کە نوخبە ئەگرێتەوە یاخود فیلم بەرهەمهێنی بۆ فێستیڤاڵەکان یان هەردووکی گرنگە بەڕای ئەژین هەردووکی گرنگە خۆی دوو فیلمە دوو جۆرە یەکێکیان ئارت کە زیاتر بۆ فێستیڤاڵەکانە بینەری نوخبە بەڵێ بزەبت نوخبە و ئارت و هەموو ئارت هاوس ئەوەیە و فیلمی تریش فیلمێکی بازاڕە کە بۆ بینەرە ئەگەر تۆ بتوانی هەردووکی کۆکەیتەوە ئەو زۆر مویمەوە ئەگەر بتوانی هەردووکی هەبێت لە تای تەرازووە بێ هەردووشی ئەو زۆر باشە ئەژین ئەمێ پرسم تا چەند هونەرمەند و مامۆستاکاوە باوکت کاریگەری هەیە لەسەر ئیشەکانت من دڵنیام ئەو بەردەوام پشتیوانی تۆیە بەڵام تا چەند تۆ سوودت لە ئەزمموی باوکت بینیوە ڕاستە ئەو لە بواری شانۆ بەڵام ئەزمموی لە بواری دراماشە هەیە ڕاستە لێرەوە سڵاو ڕێزمانێ زۆر سڵام بۆ هەیە بە دڵنیاییەوە یەکەم هەنگاو کە من ناومە لەگەڵ باوکما بووە لەبەرەوە هەر شتێکە لەمە و دوا ئەیکەم هەڵانە بم فیلمێکی دۆکمنتاری بوو یەکەم ئەزمون کە لەگەڵ باوکما کردم بەڵێ فیلمێکی بەڵێ ئیشێکی دۆکمنتری بوو لەسەر زەردەشتیەکان بەڵام ئیتر دواتر باوکم ناڵم زیاتر حەزی لە شانۆیە و کەمتر کاری فیلم و سینەما ئەکات بەڵام سیناریۆ نووسێکی زۆر باشە و من ڕێگایەکەم گرت و باوکیشم بەسا خەریکی نووسینی سیناریۆ زیاتر تەرکیزی لەسەر شان و سیناریۆیە دەستەرکەوتوو بن